دکتۆرە من کچێکم 21 ساڵە تەمەنم خوێندکاری زانکۆم باوکم سیاری خۆمی بۆ کڕیوەم بۆی کە هاتوچۆی پێ بکەم بۆ ئەوی کە کێشە و مەشاکیلم توش نەبێ بۆ هاتوچۆ بۆ ئەوەی کە پێداویستەکانی خۆمی پێ بەڕێوەبەرم و ئەلحەمدولیلا ئەستیقەیەکی زۆریان پێمە بەڵام ئەوەی کەلەی من ناخۆشە ئەوەیە لەسەر جادۆبان تووشی زۆر کێشە ئەبم یعنی من وا بیر ئەکەمەوە من وەکو شۆفێرێکی ئافرەت بە حەق و مافی خۆمی ئەزانم کە کات و ژانی خۆم بەسەر بەرم کەی بمێ بڕۆمە دەرەوە ناڵم شەوان درنگ سەعات 12 شەو بەڵام زۆر جار پێویستە بەوەیە بڕۆیتە دەرەوە زۆر جار حەزەکەم کێمەوە لە جامعە حەزەکەم ئێوارەکی بڕۆمە دەرەوە لەگەڵ هاوڕێیەکەم یاخود بۆ نان خواردنێک بێ یان بۆ سەردانێک بێ یان بۆ شتکرینێک بێ یان بۆ مۆڵێک بێ بڕۆم بەڵام ئەوەی کە ناخۆشە لەسەر جادە زۆر تووشی خەڵکی خراپ ئەبم و ئەمەوێ ئێستا هەنێک لەو نمونانە بۆ تۆ باسکەم یەکێک لەو شەوانە کە ناخۆشترین و ترسناکترین شەوی ژیانم بوو شەوێکیان لەگەڵ هاوڕێکەمان لە نان خواردن ئەگەڕێنەوە کاتژمێر 8 بوو ئەوە نەبەڵم زۆر درەنگ بوو کاتێک هاتینەوە سیارێک دوو گەنجی تیا بوو دوو گەنج لە ڕێگەزی بەرامبەر دەستیان ئەشکانەوە بەسەرمانە خاویانە کردەوە هێواشان ئەکردەوە نەم ئەزانی ئەم دوانە چیان ئەوێ لێمان نەمەزانی کیان نەمەزانی ئەسڵن سەرخۆشن یان سەرخۆش نین بەو کاتەش ئێوارەش بوو زوو بوو لە پڕ خاویانە کردەوە جامیاندا ئەوە تۆزە لەویا بۆستە با دوو قسەکەین بۆچی ناوەستی یان بڕۆ با بڕین بۆ سەرچنار بڕۆ با بڕین بۆ ئەوێ تۆ پێشمانکەوەی ئێمە دواتەکەوین ئیتر قسەی لەم شێوازە ئێمەش زۆر ترساین چونکە زۆر هەستێکی ناخۆش بوو لەبەرەوەی ڕاستە جادە ئەوەش چۆڵ نەبوو بەڵام کاتێک دوو سیارە دواتەکەوی کیلۆ دەقایە فریاتەکەوێ کەس ئەچین بۆ هەر شوێنێک بەدوامانەوە بوون بەقەدەر هەموو دنیا ئەترساین نەمەزانی چۆن خۆم ڕزگارکەم نەمەزانی چۆن بگەمەوە بۆ ماڵەوە کاتێکیش ئەموت با بڕۆمەوە بۆ ماڵەوە بەڵام ئیخۆ ئەوان هەر بەدوامەوە ئەو کاتە ماڵیشمان ئەزانن ئەی من بڕۆمە بەردەم ماڵەوە چی بکەم ئەی شوورەی باشە گەر ماڵەوە بیانزانیا چ کێشەیەکە بوو ماڵەوە سیقیان پێمە بەڵام ئەوەی ناخۆشە من حەز ناکەم کاتێک بزانن کچەکەیان تووشی ئەم مەترسیانە ئەبێتەوە لە دەرەوە بە وجدانێکی ناڕەحەتەوە من بنێرنە دەرەوە بڵێن تۆ بڵێ ئەم جاریان چی بەسەر بێت تۆ بڵێ ئەم جارە نامێت دڵیان لام بێت من بەقەدەر هەموو دنیا سیقم بەخۆمە حەز ئەەکەم بڕۆم و لە خۆشم دڵنیام کە تووشی کێشە نابم بەڵام کێشەی خەڵکە بۆم دروست ئەکا حەز ناکەم ماڵەوە بەوە نامرتاح بن بەوە دڵیان بکێتە خەتەرەوە کاتێک من حتا بڕۆم بۆ جامعە ئەو بێشمەوە بەجددی من پێویستم بەوەیە لەبەرەوەی من کچێکم ڕاستە باوکم هەیە سێبرام هەیە زۆر سیقیان پێمە ئەزانم بۆ کێ ئەڕۆم خۆش مەزانم بۆ کێ ئەڕۆم و لە کەی ئەڕۆم بەڵام ئەوەیە مەسەلەکە بەهۆی ئەوەی کە من تاقانم خوشکیترم نییە و دایکیشم تا بڵێ دەوام و ئیشوکاریان هەیە زۆربەی مەسئولێتی ماڵەوە لەسەر خۆمە جاری وهەیە خۆم خواردن دروستەکەم بۆ براکانم خۆم پێداویستێکمان هەبێ ئەیکڕم پێویستم بۆیە بڕۆمە دەرە پێویستم بۆی بڕۆم جاریا خواردن بکڕم بۆیان ڕاستە دوانیان لە خۆم گەورەترا 24 ساڵ و 26 ساڵە بەڵام دانیکان لە خۆم ناوترە 10 ساڵە جاری وهەیە پێویستی بەوە بێش بیبەمە دەرەوە بۆ شوێنێک بۆیە زۆر ناخۆشە بەجددی ئەم شتانە کە توشمە بوون و تا ئێستش لەبەر ئەوەیە ئەو قەزیانم بۆ ماڵەوە باز نەکردو بۆی زۆر دڵیان نەکێتە خەتەرەوە بەسەر هەموو ناڕەحەتی و کێشەکان و مەشاکل و مەشغوڵەتی خۆیان و خیاڵیان لای منیش بێ کە ئاخۆ کچەکەمان تووشی چی ئەبێت بۆیە حەز ناکەم ئەوە دروست بێ یەکێکی تر لەو بەستۆ ئەگەر ئەم شتانە هەر لای ماڵەوە باس بکەیت یعنی وەبزام شتێکی وانە کە بڵێ ئیتر زۆر قەلەقە بن باوان ئاگادار بن یعنی دایمە ڕازگۆ بە لەگەڵ ماڵی خۆتانە تووشی هەر شتێکە بی ئەسڵەن لای دایکت باسیکەی لای باوکت باسیکەی لانە ڕێنماییەکی زۆر باشی شت بکەن ئەوان دڵسۆزن بۆ تۆ زۆر دڵسۆزن ڕاستە متمانیان بە تۆی تر ئەمە ئەوە ناگەێنێ کە تۆ بڵیتر من هەموو شتێکیان لێ ئەشارمەوە بۆ ئەوەی لەبەر خاتری ئەوەی کێشیان بۆ دروست نەبێنە بە پێچەوانەوە قەت ئەم شتانە لە ماڵە باوکت مەشارەرەوە یعنی تۆ بۆ نمونە کەسێ ڕێگەت پێگرێ کەسێ ئیزعاج شتەکە کەسێ قسەت پێڵێ کەسی ئەم شتانە طبیعین ئەبێت ڕۆژانە کە ئەڕۆنەوە بۆ ماڵەوە لەسەر سفرێ کۆ ئەبنەوە پێکەوە دانیشتنەوە هەرێکەتان بەسەرهاتی خۆی بگێڕێتەوە ئەمڕۆ چین بەسەرهات ئەمڕۆ چی بوو چی نەبوو ئەمانە هەر بە گفتوگۆ هەبێ لە ناو خێزانە کاتێک گفتوگۆ هەیە لە ناو خێزانە تۆ جۆرجار دەردەڵی خۆمان لە ناو خێزانە بیکەین باشترە تا بچیندا شوێنێک یا لای هاوڕێک باسی بکەی ئەوش لەوانێ ئێستا تۆ لەوانێ لای هاوڕێکت کە پێشتر وتت لای هاوڕێکانم باسەکەم لانی هاوڕێکت بە شێوازی ئامۆژگاریت بکە بڵێ تۆ ژوابە لەگەڵی کوڕێک پێشپێشێنت لەگەڵاکە تۆش لەگەڵی پێشکەوتن بکە کوڕێکە لەوەرە با بچین بۆ فلانشن تۆش ئەهان لەوە چێت بە شێوازێکی تر ئامۆژگاری تۆ بکە بەڵام نە تۆگەر باوکت ئاگادار بێ بەمانە دایکت ئاگادار بێ ماتم متمانەیان بە تۆی خۆ هیچ مشکلێ دروست نابێ بە پێچوانەوە لەوانێت زۆر ڕێنمایی جوانی شت بکەن زۆر شتی باشی شت پێ بڵێن ئەمە یەکێک لەو شتانە